لە درێژەی چاڵاکیەکانی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان هەڵسا بە ئامادەکردنی 1000 سەبەتە خۆراک بۆ هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتی سنووری مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێر. سەبەتە خۆراکەکان کە پێکهاتبوون لە برنج و ڕۆن و شەکر و نیسک و فاسۆلیا و چەندین شتی تر کە بۆ هەر ماڵێکی مامناوەند چی پێویستە. لە سەرەتای مانجی پیرۆزی ڕەمەزانەوە ئێمە بەردەوامین لە گەیاندنی هاوکاری و خۆراک بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و نەخۆش. ئەمڕۆژ لەسەر ڕاستپاردەی بەڕێز کاک عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان 1000 سەبەتەی خۆراکمان ئامادە کردووە لە نێو گەڕەکەکانی نێوشاری هەولێر و دەوروبەریدا دابەشی دەکەین بەبێ جیاواز. هیوادارین توانی بێتمان سفرەی بێنازی بەربانجی ماڵە هەژارەکان بڕازێنینەوە و بزە و خەندە بۆ سەرلێوی منداڵەکان بجێڕینەوە. خوای گەورە پاداشتی هەموو ئەو کەسانە بداتەوە کە هاوکار و هەماهەنگن لەگەڵمان بۆ دابەشکردنی ئەم ئازوخەیە. لای خۆشیەوە مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری دەڵێت سوپاسی سەرۆکی کۆمەڵی دادگەری دەکەین. ئێمە بەبێ جیاوازی یارمەتیەکە بەسەر ماڵە هەژارەکانی سنووری مەڵبەندەکەمان دابەش دەکەین. وەکو مەڵبەندی سێی کۆمەڵی دادگەری کوردستان سوپاسی و دەستخۆشی بۆ زۆر بەڕێز کاک عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان سوپاسێکی گەرم و بێپایانی دەکەین. خوای گەورە پاداشی بداتەوە. هەروەها سوپاسی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەکەین کە هەموو کات لە کاتە خۆش و ناخۆشەکاندا دەستبارگر بوون. دیارە ئەمڕۆژ بەشێک لەو هاوکاریانەی جەنابیان و فراکسیۆن بەدەستمان گەیشتووە کە نزیکەی 450 جێ خۆراک دەبێتن. پشتیوان بەخوای گەورە ئێمەش دابەشی دەکەین بەسەر سنووری جوگرافی مەڵبەندی سێی کۆمەڵی دادگەری لە خەڵکی هەژار و ئەو خەڵکانەی کە کەم دەرامەتن بە پشتیوانی خوای گەورە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان هەردەم لە خەمی هەژاران و مافخوراواندا بووە. هەموو کاتێکیش دژی گەندەڵی و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و شەهیدکردنی خۆپیشاندەران و دژی حکوومەت و دەسەڵاتداران وەستاوەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە میهری ڕەمەزان.